ئێمە لە دەرسەکانی پێشوە خوێندمان خۆ ئەو سنوورەی زمانی دوای شەڕی چاڵدێران کە 1514 سنووری عوسمانی قاجاری سەفەوی جیا کردەوە کە لە کوردستانی ئێمەیە بوو دوای 400 ساڵ لەو پەیمانی سایکس-پیکۆ کە ئەو سنوورانەی داڕشت لە نێوانە ئێمە بۆ خۆمان وەکو کورد تەبعاً کوردەکان بۆ خۆیان بەشدار بوون لە داڕشتن و واقعکردنی ئەم سنوورە دەستکردانەیە ئەم سنوورانە لە نێوان پاکستان و ئەفغانستانی شاکران کە دوو دەوڵەتی وەختێک کە پاکستان دروست بوو ئەو کاتە تەمان هندستانیش بوو هەمومان نەزانین بەڵام لە 1947 تا پاکستان دروست بوو بەو سنوورەی ئێستا هەیە بەڵام قەت ڕۆژێک لە ڕۆژان میلەتی پەتان پشتون پختونستان کە ژمارەیان لەگەڵ کووردە نەیان هێشت هەتاکو ئێستاش ئەو سنوورە نە بە ئیحتیلالی ئینگلیزی نە بە ئیحتیلالی ڕووسی نە بە ئیحتیلالی ئێستای ئەمریکی و ناتۆ ئەو حدودەی نێوانی پەرەچنار کە عایدی پاکستانە یان کونەر کە عایدی ئەفغانستانە لیان ببێ بە حدود ئەو بەلوچیانە ئێستاش نیان هێشتووە سنوورێک لە نێوانی پاکستان و ئێرانە لە بەلوچستانی ئەوان بڕوێ ئەو کشمیریانە نیان هێشتووە حدودێک لە نێوانی کشمیری ئازاد کە لە پاکستان و کشمیری ژێردەستی احتیلالی هندستانیایە بە تەواوی خۆی بگرێ ئەو کەسانەی کە لە سنووری دارفۆرەژین نیان هێشتووە بازارێک کە گەرمە بە شتومەکی لیبیایی کە لە شیمالەوە دێ یان لە تشادەوە دێ یان لە میسر و سوودانەوە ئەڕوا بۆ وڵاتانە نیان هێشتەوە حدودە خۆی بگرێ بۆچی بەتەنیا کوردەکانی ئێمە ڕێگایاندا ئەو حدودە ئاوا وردە ئەم شۆڕشانەی دوایی کە دروست بوو لەسەر دیدێکی عەلەمانی سنوورەکان زیاتر چەسپاند بۆ دوژمنانی کورد ئایا پەڕینەوەی ئەو دیوی سنوور کابرایەکی سەردەشتی کە دێتە قەڵاتزەیان قەڵاتزەیەگە چێتە سەردەشت یا زاخۆیە کە ئەپەڕێتەوە ئەو بەر ئایا ئەمە هەموو لە دەستدانی هەرێمەکە نییە بۆ خۆی لە دەستدانی نەتەوایەتیەکە نییە بۆ خۆی ئەگەر ئەڵێن لەوە زەعیفتر بووین ئێمە ئەو کاتە ڕاست نییە ئەوە یعنی وەختێک مەلا مستەفا بەشداری جمهوریەتی کوردستانی کرد لەگەڵ قازی محەممەد و بوو بە وەزیر بوو بە دەسەڵاتدار لەوێ یان وەختێ اسماعیل خانی سمکۆ شوکاک هات بۆ سلێمانی و استیقبالی وەکو پاڵەوانێکی گەورە کرا لە لای حکومدار لای شێ مەحموو هەروەها ئەوانی پێشووتر باشە ئەلمانیەکان بۆچی ئەوە ئاسان توانیان سنووری نێودەوڵەتی سەپێنراو بەسەر کووردا بۆی بچەسپێنن لەسەر ئەمەشەوە نەوەستان اسماعیل خانی سمکۆ کە هات بۆ سلەیمانی ئەو ڕۆژە مەکتەبەکان تەحتیل بوو گوڵبارانیان کرد احتیفالی گەورەی بۆ کرا وەکوڵێن فەرشی سووری بۆ ڕاخرا بەڵام وەختێک ئاغای مەتەری ئاغا محەممەدی سکرتێری ڕەفسەنجانی هات بۆ سلەیمانی جەلال تاڵەبانی ڕسمەکەی قازی محەممەدی لە مەیدانی سلێمانیا لابر لای باخی گشتی ناوینە ئاغای مەتەری لە جێی ئیستیقبالی قیادەیەکی کوردی ئێرانی ئیستیقبالی سکرتێری ڕەفسەنجانی کرد و کوردە ئێرانیەکانی لێ خستە کەنار ڕسمەکەی قازی محەممەدی لێلا برد جگە لەوەش ئەوان ئامادە بوون ئەم داگیرکەرانە بە چەکەوە بە دەبابەوە بە تیمی اختیاراتیانەوە بە جلی کوردیەوە بێنە سەر دیموکراتی ئێران و سەر پەکەکەی کوردستانی تورکیا لەبەرەوە ئێمە برانی بەڕێزی ئێمە دۆڕاندنی کورد لە سەردەمی 100 ساڵی ئەم ئەلمانیانەیە ئەو ڕیشەیەکە لە دەستچوو لە زمانی ئیمارەتە ئیسلامیەکانی کووردا هەبوو بۆیە هەموو جارە تەرکیزەکەمەوە سەر ئەوە ئێمە لە سەردەمی ئیمارەتە ئیسلامیە کوردەکانی وەکو بەدرخانی عەزیزە ڕیشمان هەبوو لە سەردەمی 100 ساڵی سکولەریستیەکانە سمێڕیشمان داناوە لە بانی لەبەر ئەوەیە ئەڵێن لە ڕووی استراتیجیەتەوە ئێمەی ئیسلامی کوردی نامانوێ بەم خەتە سکولاریزمیە ببین بە کەری ئاش بۆ ئیحتیلالەکانی دەوروبەرمان یا ئیحتیلالێکی دوورتری ئینگلیزیە ئەمریکی لەبەر ئەوەیە کە ئەڵێن خوێندنەوەی نوێ خوێندنەوەی تاریخی خۆمان داڕشتنی استراتیجێتێکی ئاقڵانەتر کە بەرژەوەندی خۆمانی پێ بپارێزرێ
ئەمان ئازاترە، ئەمان ئاقڵانەترە، ئەمان زیرەکترە وەک لەوەی تۆ هیچت پێ نەماوە کە تۆ کەرکووکەکەت لەدەست خۆت کردوتەوە ئەسڵن ڕازی بووی بەوەی لێت بسەنن لێت وەرگرن مقابلی چەترێک کە ئەدەنێ فەشەلبوونی پێشمەرگەی تۆ دروستبوونی 9 ملیۆن جاش لە 700,000 پیاوی باڵغی کورد ئەمە پێویستی بە مراجعە هەیە بزانی بۆ جاش ئەوەندە زۆر بوو خۆ جاش لە سەردەمی ئیحتیلالی بەریتانیشە هەبوو بەڵام لە هەمان کاتە نەگەیشتە ڕادێ ئەوەی مەترسی ئەوەندە زۆر دروستکە لەسەر دەسەڵاتداری کوردی ئێمە ئەمەیە ئەمانوێ مراجعەی بکەینەوە ئەڵێن ئەو دید و تێڕوانینە ئیلحادیە کوفرەی ئێوەی لەسەر پەروەردە بوون 100 ساڵە کوردی پێتەوجیهەکەن 9 ملیۆن جاشی فقط بۆ سەدام حوسێن لە 700,000 پیاوی بالغی کورد دروست کردووە پێویستی بە مراجعە هەیە کەوا بوو ئەو کەرکووکەی ئێستا ئێوە لە دەستاندا دوایی چیتان پێما بیفرۆشن بە احتیلال بڵێن یارمەتیمان بدە هەر عەرزەکەی جەلال تاڵەبانی بوو کەوتی ئەمریکا ئەتوانە نەڕواتە دەرێ بێ 2 پێگەی سەربازی لە کوردستانی ئێمەدانێ یعنی ئەگەر پارتی ڕازیە بەوەی پێگەی بنکەی سەربازی ئینجەرلیگ لە تورکیاوە کە نەقڵەکرێتە هەولێر خەڵکینە لەسەر مەسافەی 40 کیلۆمەتر فڕۆکەخانەیەک دروست دەکرێت بۆ ئیحتیلالی ئەمریکی ئەوەی کەوا لە پێگەی لە بنکەی سەربازی ئینجەرلی کە ئێستا لە زاخۆ بە شاحینە هەمووی نەقڵەکرێتە هەولێر تۆ بالمقابل سەروەری خۆت لەدەستداوە کەرکووشی خۆت لەدەستداوە دەسەڵاتی خۆت لەدەستداوە هەرچی پێت ماوە ئەوەیە کە ئەڵێی وەرە داگیرم کە بەڵام کورسیەکەم لێ مەسەنە ئەو پارەی ئەمدەی تێ لێم مەسەنە ئێمە جاشێکی ژەمەی پێکرێ آخر ئەو جاشەنە خوێنەوارەی لە ململانێ و شەڕەشۆقی ئەم پارتی وێچێتیا چووە لای سەدام حوسێن بوو بە جاش هەر ئەمە خوێنەواریەکەی بوو هەر ئەمە دید و تێڕوانینی بوو هەر ئەمە فەلسەفە سیاسیەکەی بوو کە خۆی بمێنێتەوە لە نێوانی شەڕەشۆقی ئەم دوو حیزبە کە بە شەڕەشۆقیانە و ساڵەهای ساڵە و نایبڕنەوە لەگەڵ یەکتری ئێمەی ئیسلامی کوردی وەکو خیتابی سیاسی کە ئەمانەوە خەڵکێک لەسەر دیدی دینی خۆمان پەروەردەکەین فکرێکی ڕەسەن ڕەوشتێکی ڕەسەن غیرەتێکی ڕەسەن بۆ ململانێ و ڕوبەڕووبوونەوە و قودرەتی خۆ بە کوشتدان ئەم سێ مەیدانە سەرەکیە کە تایە سەرکەوتوو بووین بەسەر هەموو کەسێکە لە خیتابی سیاسی خۆمانە بە کوردی خۆمان ئەڵێینەوە ئێمەی ڕەسەن کە دێینەوە پێشەوە بەرەو ئیمارەتەکەی بەدرخان دێینەوە ناڕۆین بەرەو کۆمۆنیستیەکەی حیزبی شوعی عێراقی لە بڕگەی ژمارە 5 بینووسین بڵێن سەر بە یەکێتی سۆڤێتین ئێمە لە پەروەردەی کابرایەکی مارکسی نین بڵێن پرۆلیتاری وڵاتی نییە ئێمەی مسلمان وڵاتمان هەیە چونکە وڵاتی دارالئیسلامە قەدیمەکەی ئێمەش ویلایەتی هەبوو ویلایەتێکی سەجستان ویلایەتێکی خوراسان ویلایەتێکی ئەداریسە لە مەغرب چێ بەڕێوەیە برد هەر بەربەڕیەکان بەڕێوەیان بردووە هەر کورد و تورک و بەلوچ و ئەوانە بەڕێوەیان بردووە هەر کەسە لە ئاستی خۆی بە زمانێک هەرچی زمانێکی هەبووە خۆی حڕ بووە سیستمی وڵاتەکە بریتە لەو سیستمە فیدرالیزمە ئێستا ناوێنین فیدرالیزم لەبەرەوە ضروریە برایانی بەڕێزی من خاصەتەن ئیسلامیە بەڕێزەکان زۆر ضروریە ئێمە خەڵکی میلەتی خۆمان بەوە هوشیارکەینەوە ئەوەی کە خەڵک ئێوە وامان بسەلمێنێ لە بەرچاوی خەڵکی وا بمان ناسێنێ کە ئێمە کۆمەڵێن نە خوێنەواری درڕندە و قشبژ و ترسناچین چێ لە فکرمان نەبوو بیکوژین بە زۆر بیهێنینە دادگا سەر بە هەر کەسێکین پارەمان بداتێ ئەمە لە واقعا مقابلەکەمان وایە سمێڵی تاشیوە بەڵام درڕندەیە بۆ ئیمباخی بەستووە بەڵام درڕندەیە ئیدعای دیموکراسیەکە بەڵام لە گروپەکەی خۆیان دیموکراسیەت نازانێت چییە لە گروپەکەی خۆیان شەڕەباڵێتی شەڕە هاوەنیەتی لە ناو یەکترا لەبەر خاتری کورسیەکانیان کە بمێنێتەوە ئێمە لە بزوتنەوەی ئیسلامی خۆمانە یەکەم بزوتنەوەی ئیسلامی سیاسی یەکەم بزوتنەوەی سیاسی کوردیە
لە مدەی ئەم 40-50 ساڵەی کوردستانی باشووری ئێمەیە یەکەمین بزوتنەوەیە توانی بێتی ڕابەری یەکەم میلادە، ڕابەری دووە میلادە، ڕابەری سێ میلادە، ڕابەری چوارە میلادە. کەوابوو ئێمە وەختێک کە ئەڵێین لەناو خۆمان توانای گۆڕانکاریمان هەبێ. ئێمە ئەمیرێکی مەعسووممان نەبووە، سکرتێری مەعسووممان نەبووە، پارتی مناڵی سەرکردەی زگماکی هەیە کە سەرکردەیە، لەدایک بوویەکی عەشیرەتی بەرزانی بەسەرکردەی لەدایک بووە. تاڵەبانی لە ئێستاوە وەکو قەزافی، وەکو حوسنی مبارەک، وەک حافظ ئەسەد، وەکو مەلیک و ئیمپراتۆر و ڕەیس جمهورەکان کوڕی خۆی پەروەردەکا بە سەرشانی ئەوانەی کۆمەڵی ڕەنجدەرانە بیانهێنێ. بەڵام کوڕەکان خۆیان بوو دەڵێن قودرەت و توانایان نەبووە، بەڵام هەر ململانیان بۆ کا بۆی بێنە پێشەوە. وەکو حوسنی مبارەک بە زۆرەوێ هەر بمێنێتەوە تاکو کوڕەکانی خۆی پێگەن. لەبەرەوە ضروریە برایانی بەڕێز ئێمە کۆمەڵگەی کوردەواری خۆمان ئەوەی تێگەێنینەوە کە ئێمەی ئیسلامی خاوەنی فکرێکی ڕەسەن، خاوەنی ڕەوشتێکی ڕەسەن لە عەقیدەی خۆمانەوە هاتووە، خاوەنی قودرەتی کوشتارێکی ڕەسەن، تواناییە کە لە دینەکە خۆیەوە هاتووەکو حوبی شەهید بوون، زەمینەی خۆشەویستی شەهید بوون و لیقای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕەسەنیەتێکی گەورەی بە ئێمە داوە. خیتابی سیاسی ئێمە درۆدەلەسەکردن نییە، دروشمێ نییە بۆتان بەرزکەینەوە و بە سۆزەوت بۆمان بێن چەپڵەمان بۆ لێدەن وەڵڵاهو ئەکبەرمان بۆ بکەن، بەڵام دوایی دەستان لە هەمبانەی بەتاڵەوە دەرکەین، خۆمان ڕاکەین بڵێن هەر ئەوەندەمان پێکرا، لەگەڵتانین. لەبەرەوە یەکێکی وەکو هەنیە ئیسماعیل هەنیە ئەڵێ ئەندامانی حەماس بۆوە نەهاتون ببن بە وەزیر، بۆوە هاتون لە پێناویە بکوژرێن، لە پێناوی کێشەکە بمرن، پارەیەک کە کۆیەکەینەوە بۆ ئەومان کۆ نەکردوێتەوە بیکەینە حساب بانکی خۆمان، لە حساب بانکی دەرێوە ئەیهێنینەوە لە بەرچاوتان بۆ ناو کۆمەڵگەکە، بەڵام پیلانە دەولیەکە گەورەترە.